بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ تاوتوێ ڕێکەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان دەکەین بۆ پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان سەر لەسەرەوە دەکەین ڕێکەوتنەکە چی تێدایە بۆ خەڵکو ئایا زەمانەتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکەیە بۆ مەوەستەش میوانداری بەڕێز عەلی حەمەد ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕانمان کردووە کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر درێژە بە پرسەکە دەدەین. دوای بەڕێکردنی 4 ساڵ لە ململانەی سەخت لە سەرپرسی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دوای هەڵبژاردنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ڕێکەوتنێکی سیاسیان بۆ پێکهێنانی حکوومەت واژۆ کرد. ڕێکەوتنەکەی گۆڕان و پارتی کارتانەوەی جیاوازی لێکەوتۆتەوە بەتایبەت لە یەکێتی نیشتیمانی کە پێیان وایە ڕێکەوتنەکە لەسەر حیسابی پێگەیەوان دەبێت. وەستا ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی لە چاوپێکەوتنێکی ئاوێنەدا باز لەوە دەکات ڕێز لە بڕیارە سیاسەکەی گۆڕان دەگرن بەڵام بە بڕوای ئەوان گۆڕان زۆنی سلێمانی تێکدا. ئەندامەکەی سەرکردایەتی یەکێتی ئاماژەش بەوە دەکات بابەتی دوو ئیدارەیی یاخود لا مەرکەزی هەردووکیان بۆ سلێمانی گرنگ و پێویستن با هیچ کەسێک ئەو ڕاستیانە شارێتەوە سلێمانی ناوچێکە بەراورد بە هەولێر ئاوەدانکردنەوەی تێدا ناکرێت. لای خۆشیەوە دانا عەبدولکەریم بەرپرسی بەشی حکوومەت لە ژووری پەرلەمان و حکوومەتی بزوتنەوەی گۆڕان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ میدیای حیزبەکەی جەخت لەوە دەکاتەوە گۆڕان لەسەر حیسابی هیچ لایەنێک و کەسێک ناچێتە ناو حکوومەت. ئەو خاڵەنەشی ڕێکەوتنیان لەسەرکراوە پەیوەندیدارن بە باشکردنی ژیان و بژێوی خەڵکو و بە نیشتیمانیکردنی دامەزراوەکانی سەر بە حکوومەت. هاوکات ڕۆژنووری شاوەی زەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ میدیای حیزبەکەی ڕای دەگەنێت ڕێکەوتی نێوان پارتی و گۆڕان ئەرکەکانی حکوومەت لە ناوخۆ و ناوچە دابڕێنراوەکان و لەگەڵ عێراق لەخۆ دەگرێت. ئەندامەکەی مەکتەبی سیاسی پارتی ئاماژەش بۆ دەکات لەگەڵ گۆڕان ڕێکەوتن تا نووسینەوەی دەستوری هەرێم یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە و سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان هەڵبەبژێردرێت. ئەوەی سەرۆکایەتی هەرێمی نوێنەی لەلایەکی ترەوە محەممەد عەلی بەرپرسی پێشوژووری توێژنەوەی سیاسی گۆڕان لە لاپەڕی خۆی لە فەیسبوک دەڵێت دەخی ڕێکەوتنەکەتان لەگەڵ پارتیدا جگە لە کۆمەڵێک ڕستەی گشتی و مەتاتی و نیشایی چیتری تێدایە کوا سەقفی زەمەنی کوا میکانیزمی جێبەجێکردنەکان هیچ بەروارێک و سەقفێکی زەمەنی نییە بۆ هیچ یەکێک لە خاڵەکان. ڕێکەوتنی ئامۆژنەوەی گۆڕان و پارتی لە 18 شوبات واژۆ کراوەریەک لە بوارەکانی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان دەگرێتەوە. ڕێکەوتنەکە بۆ تەباس و خواسی هاوڵاتیان بەو پێی ئەم ڕێکەوتنە دوایەوە دێت پەیوەندی سیاسەکانی هەردوو لا گەشتنە بنبەست. ئایندەش وەڵامیەوەمان دەداتەوە ڕێکەوتنەکە جێبەجێ دەکرێت یاخود جارێکی تر پەیوەندیەکانی هەردوو لا ئاڵۆزتر دەبنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک عەلی زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا سوپاسی بەڕێستان دەکەین بەر لەوەی کە قسە لەسەر ڕێکەوتنەکە بکەین دەمەوێت لەسەر دەستپێکردنەوەی دانیشتنی پەرلەمانی کوردستان و کۆتایی هێنان بە یەکەم دانیشتنی بەکراوی پەرلەمان ڕای ئێوە چیە لەسەر دەست بەکاربوونەوەی پەرلەمانی کوردستان؟ بەڵێ بەناوی خوای گەورە دیارە پەرلەمان لە دۆخەکە بوو کە لیژنەکانی پەرلەمان دروست نەبوو بوو پەرلەمانتارەکان نەیانەتوانی بەکاری چاودێری خۆیان هەستن بۆیە ئەکتیڤ بوونەوەی پەرلەمان لای ئێمە گرنگە و بۆ پێمان باشە لیژنەکان لە زووترین کاتا دەست بەکار بن و حکوومەتی نوێش لە کاتێکی پێویستە پێک بێت بۆ ئەوەی ڕۆڵی چاودێریەکە جددیتر بێت و ئەو بەرنامەی کە قسەمان لەسەر کردووە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بەشێکی باشی گرفتەکانی خەڵک چارەسەر ببێت. بەڵێ بەس سەبارەت بەوەی کە قسە لەسەرەوە بۆچی بزوتنەوەی گۆڕان هیچ کاندێکی نەبوو هیچ کام لە پۆستەکانی سەرۆکایەتی پەرلەمان ئێوە پۆستانە بە گرنگ نازان یاخود هۆکارەکەی چی بوو کە کاندیدتان نەبوو بۆ ئەم پۆستان؟ بەڵێ پۆستانە پۆستی گرنگن بەڵام
ئێمە ئیتفاقمان هەبووە، ئێمە ئیتفاقمانەیە جێگری سەرۆکی هەرێممانە بێت، ئیتفاقمانەیە چەند وەزیرێکمانە بێت، ئەندامێکی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانمانە بێت بۆ کاروباری ئیسلاح. یعنی ئێمە بەپێی ئیتفاقەکە هیچ پۆستێکمان نییە لە سەرۆکایەتی پارلەمان و هەمومان نەزانین ئەم پۆستانش بە ئیتفاق وەرەگیرێن سەرباری هەڵبژاردن. هەر کەسێک ئیتفاق نەکە هەڵبژاردنیشکە بێگومان نایباتەوە و ئێمە مولتەزیم بووین بۆ ئیتفاقی کە کردومانە. باڵە ینی دەنگشتان داوە بەو کاندانی سەرۆکاتی وەکو بزوتنەوەی گۆڕان یاخود دەنگتان نەداوە؟ ئێمە ئیتفاقمان بەڵێ ئێمە ئیتفاقمان جارە دەنگدان پرۆسەیەکی نییە ینی هیچ پێویست نییە ئەوەی ئەیدا و یان نایدا بەڕێی من باسیکە، بەڵام وەکو مووقیف بەڵێ ئێمە ئیتفاقمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هەبوو، تەنیا لەگەڵ پارتی هەمان بووە، ئیلتیزاممان کرد بۆ ئیتفاقی خۆمان هەمانە، چۆن ئەوانش سبەینێ جێگری سەرۆکی هەرێم یا وەزیرەکانی ئێمە دێتە پەرلەمان ئیلتیزام بۆ ئیتفاقیەوەکەن و دەنگی پێدەن. باڵە بەس تێبینیتان نەبوو لەسەر دەستەی سەرۆکاتی چکە قسەرە سەرەوەی کە ئێستا دەستی سەرۆکاتی هەمووی لای حیزبێکە یاخود حیزبێک دایناوە فرەڕەنگتر بە باش؟ بەڵێ بە تەکید تێبینیمان هەبووە. بەڵێ ئێمە یەکەم ڕۆژ داوای فرەڕەنگیمان کردووە، لە کۆبنەوەکانی شاپێ داگیریمان کردووە و من وەکو خۆم شخصی تەمەنام وایە لە زووترین کاتا کاندیدی یەکێتی بۆ سەرۆکای پەرلەمان بێت و دەنگی پێویست بێنێ لە پەرلەمانەوە دەست بەکار بێت. بەڵێ ئێوە لەگەڵەوەش دابوون کە کۆبنەوەکەی پەرلەمان پێم باش بوو، ڕەنگە پێم باش بوو بێ، پێم باش بوو من سکرتێری پەرلەمانیش ئەو کاندیدە نەبێت لای لایەنێکی تر بێت. بەڵێ ینی دەتانویست لایلانێکی تر بێ باشتر بوو وەکو ڕێی شخصی خۆم. بەڵێ وەکو ڕێی شخصی بەڵێ مە خۆمان پێشتر داوامان کردبوو، بەڵام لە کاتی گفتوگۆ ئاڵ و گۆڕ لەگە پۆستەکانە ڕەنگە لە بری ئەوە پۆستێکی تر دەستیشان کرابێت. ینی خۆ واقعە ڕەنگە من وەکو ڕێی شخصی علی پێم خۆش بووم بەسەن بۆن مە لای کۆمەڵی ئیسلامی بێت. بەڵێ ینی دەنگیشتان پێدا گەر کۆمەڵەکانی دی هەبوایە بۆ پۆستە؟ کە مامۆستا عەبدوستار قسەی لەگەڵا کردین، ئێمە قسەی پێویستمان لەگەڵ یا ناکرد بەبێەوە هیچ ئیتیفاقێکیشوان هەبوو بێت لەسەری. باشە بەس سەبارەت بە دانیشتن بەبێ یەکێتی بەڕێستان یەکێک بوو لەو سەرۆک فراکسیۆنانە کە تەکیتان لەوە کردەوە کە کۆبنەوەکەی پەرلەمان دوا بخرێ بۆ و چەند سەعاتش یەکێتی و پارتی بگەنە ڕێکەوتن؟ من بەڵێ من تەکیدم کردەوە، فکرەکەی من ئەوە بوو طبعاً پارتی سەرەتا پێوا بوو 1-2 سەعات دواکەوێ، دوای مناقەشەمان کرد وتمان هیچ نەبێت 4 سەعات دواکەوێ، لەم 4 سەعاتە ئەگەر قیادەی پارتی و یەکێتی یا ڕێکەون یاخوان ڕێک و ناوێتر هەم دیسانەوە دوا بکەوێت، جا 10 سەعاتە 6 سەعاتە ئەوانە بێت، بەڵام هەستم کرد یاخود دیار بوو 4 سەعاتەکە دواخرا، بەڵام لەو کاتە هیچ زەمینەیەکی گفتوگۆ بۆ ڕێکەوتن تا سەعات سێیان ڕێ بکەون بۆ نمونە تا سەعات تێکیکە نەهاتەکایەوە. بەڵێ بەزە و پۆستی سەرۆکی پەرلەمان هەر بەکاتیە یاخود ئەم پۆستان هەمویان لای مەسەلەن پارتی دەمێننەوە ئەو پۆستی سەرۆکی پەرلەمانە، ینی چکە سەرەوە دەکرێت بۆ من لەگەرەخنا بوو کە ئێستا ئەم سیمای پەرلەمانە لە سیمای مەسەلەن دوو ئیدارەی دەچێم و پۆستەکانی پەرلەمان لە یەک حیزبێکی دیاری کراوە بێت. لای پارتی نامێنێتەوە، زەمینە هەیە، محاولات هەیە، لە زووترین کاتا ئینشەڵا سەرۆکی پەرلەمانی یەکێتی دەست بەکارەوێت. بەڵێ ئەی هەنگاوەکانی دواتری پەرلەمان چی دەبێ و دانیشتن لەسەر چی دەبێت، بۆچی ئەمڕۆژ لەسەر لیژنەی هەنگاوی دواتر ئەوەیە کاکین بەڵێم من نەچووم بۆ کۆبوونەوەی سەرۆک لیژنەکان، ئیلتیزاماتی ترم هەبوو، بەڵام گفتوگۆ ڕەنگە لەسەر 1-2 ئەندامی ئەوەی پرسیارم کرد لیژنەی یاساییە بێت، بێت لیژنەی یاسایی تەفعیل ببێت، لیژنەکانی تر تەفعیل ببن و دواتر یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکرێتەوە و دواتر حکومەت ڕابسپێرێ لەو فترە زەمەنیا کەماین کە حکومەتی نوێ دەست بەکار بێت. بەڵێ ینی ئێستا قەرارەوەی کە مەسەلەن بەبێ یەکێتیش پەرلەمان دانیشتن دەکات بۆ هەمواری سەرۆکایەتی هەرێم چکە یەکێتی دەڵێت تا پارێزگاری کەرکووک یەکلا نەکرێتەوە بۆ نمونە ئەوان بەشداری دانوستانەکانی پێکەنانی حکومەت و دانیشتەکانی پەرلەمانیش ناکەن. وڵاوە بێت لە یەکێتی پرسی چ ڕەبتی بێمەوە نامەبەستمەوەی کە ئێوە بەشداری دەکەن ئەگەر یەکێتیش مەسەڵ، بەڵام ئێمە هیوامان وایە
بەشداریکردن و بەشداری نەکردنی ئێمە طبعاً هەوڵمان داوە لە کۆبنەوەکانیشا بەردەوام وتومانە ئەبێ زمینەیە بڕەخسێ جا بە حیوار بێ یا بەکات بێ لەگەڵ یەشێتی بەڵام گۆڕان قەراری سربەخۆی خۆی هەیە 5 یەکێتی 8 مانگی دیاری کرد بۆ دانیشتنی پەرلەمان خۆ پرسی بە ئێمە نەکرد 4 مانگ ئەعلانی کرد کە دانیشتنی پەرلەمان لە 8 مانگ ئاکرێت پرسی بە ئێمە نەکرد و پرسی بە هیچ لایەنێکی تر نەکرد و ئێستا بەیانی لەگەڵ پارێزگاری کرد و ڕێ بکەوێ یا ڕێ نەکەوێ یا پێشتر ڕێ بکەوتە خۆی هات دانیشتنیە کرد پرسی بە کەس نەکرد ینی ئەبێ ئەم بابەتەوە بیردرێت هەریەکە لە حزبەکان خاوەنی قەراری سیاسی خۆیەتی و هەریەکە لە حزبەکان شکۆ و هەیبەتی خۆی هەیە و هەریەکە لە حزبەکان بیر لە جێبەجێکردنی بەرنامە و پرۆگرامەکەی خۆیە کاتەوە یەکێتی چۆن ئێوێ لە زووترین کاتە پارێزگاری کەرکووک بۆ خۆی دەست بەکار بێ وەزیری داد هەبێت منیش ئەمەوێت لە زووترین کاتە قانونی ئیسلاح تێپەڕێ کێشەی موچە چارەسەر بێت بەرنامە سیاسەکانی خۆم جێبەجێکەم باڵە باشە بەس یەکەم ئەنگاوی پەرلەمان ئێستا دوایەوە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمە کەی مەسەرەن پەرلەمان ئەم یاسای هەموار دەکاتەوە وڵی ترە بێت لیژنەی یاسایی تا لیژنەی یاسایی تەفعیل نەبێت دەست بەکار نەبێت ناکرێتەوە باشە بەس کاگعلی قسە لەسەرەوە بوو کە ئێستا من گوێم لە چاوپێکەوتنی ڕۆژنووری شاوەیز کرد گرت ئەندای مەکتەبی سیاسی پارتی وتی لەگەڵ ئێوە ڕێکەوتون یاساکە هەموار بکەنەوە سەرۆکێرێم لە ناو پەرلەمانە هەڵببژێترێ ئەمە هیچ پێچەوانە نییە مەسەلەن لەگەڵ لە ڕابردوو کە ئێوە مەسەلەن زوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تریژ مەسەلەن داوای سیستەمی پەرلەمانیان دەکرد ئەوە چۆنە پرسەکە نەڵێ بە دڵنیاییەوە ئەمە سیستەمی پەرلەمانیە سیستەمی پەرلەمانی چییە ئەوەیە کە پەرلەمان چاودێرە ڕەقیبە متمانەیەدا بە هەموو دامەزراوەکانی دەوڵەت لێرە دەسەڵاتی تەنفیزی دەسەڵاتێکی سونائیە لە ڕابردووە ئێمە پێمان وا بووە پێویستە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کەم بکرێتەوە ئێسش پێمان وایە ئەو دەسەڵاتانە زۆرە پێویستە کەم بکرێت بەڵام تۆ لەم مەرحەلات چی و پێکرێ ئەم پرۆسە لای ئێمە پرۆسەیەکە قۆناغ بە قۆناغ وەمە شتێکی تر بۆ تاریخ هەڵێم هیوادارم خۆیان ڕاستێکە بڵێن لە کفتوگۆی 4 حزبەکە لەگەڵ پارتیا کاتی سەرۆکاتی هەرێم کە مامۆستا جەلال جەوەری لێبوو کاک محەممەد حەکیمی لێبوو سعدی ئەحمەد پیرەی لێبوو دکتۆر محەممەدی ئەحمەدی یەکگرتووی لێبوو خۆیان ئامادە بوون سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵبژێردێت ڕازی بوون بەوەی فەرماندەی هێزە چەکدارەکانیش بێت و ڕازی بوون بەوەی هەموو عیلاقاتی خارجیشی لەلا بێت ئەو کاتە 4 حزب بوو 56 کورسیشمان هەبوو پارتی ڕازی نەبوو ئێستا باشە ئێمە سەرۆکی هەرێممان هێناواتە پەرلەمان هەڵبژێردێت ئەوە بەشێکی یەکەمی ئیشەکەیە بەشی دووەمی ئەو دوو دەسەڵاتی لاماوەتەوە بەڵێ ڕەنگە هەندێک دەسەڵاتی تری لاماوێتەوە تەشریف ڕسومینن مەسەڵەن دەرکردنی مەرسوم بۆ دادوەرەکان بەڵام بە عەمەلیەن ئیشی نەوت ئەبێ هەرواشی لێکرێت چکە موسساتەکانی نەوتیش دروستەکەین ئەبێ کۆمپانیەکانی بواری نەوت سەرپەرشتیکەن جا سندوقی داهاتی نەوتە کۆمپانیای بازارکردن تا دواتر من لەم مەرحەلە ئەمەندەم توانیوە لەم مەرحەلا بە 12 کورسی و ئەمەندەم توانیوە دوو لە برگەیەکە ئێماڵێن چی لە نووسینەوەی دەستور دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم هەموارەکرێتەوە بە تەوافق واتە ئەوە نییە پارتی ڕێی خۆی تیا بچەسپێنێ ئەوە نییە ئێمەش ڕێی خۆمانیەکێکی تر ئەمە تەوافق فەرموو من بە 12 کورسیەوە ئەمەم کرد کە من پێم وایە لە سەدا من ناڵێم لە 100 بەڵام لە 170 بۆ سەرۆکایەتی هەرێم لە 170 زیاتری ئیشەکەم بڕیوە فەرموو کێتر ئازابێ لە سڵاسیەکەیترم بۆ ببڕێت باشە بەس ئێستا من ئەمەم بڕیوە بە 12 کورسی و بە مەرحەلە و مەحەتەی تریشمان لە پێشە من پێش دەڵێم ئێمە قسەمان لەسەر ئەوە کردووە یەکێ لە گرفتەکان لە ڕابردووە ئەوە بووە وتومانە ناکرێت سەرۆکی هەرێم هەرکێ بێت ئەم هەموو دەسەڵاتەی هەبێت پەرلەمان یا هیچ موسسەیەک چاودێر نەبێ بەسەریوە ئێستا لە مەرحەلا پەرلەمانمان کردە چاودێر بەسەریوە و لە پەرلەمان هەڵەبژێرێ لە نووسینەوەی دەستوری شابێ مەرحەلەیەکی تر بچینە پێشەوە کاک حەکیم سیاست هەموو یا هیچ نییە ئەمە لە هیچ کوێی دنیا نییە ئێمە کاتێ سەرۆکایەتی هەرێمان هەڵپەساد بەرچاومان ڕۆشن بوو هەزاران قسەی بوختان و شتی ناڕەوا کرا بەڵام ئەمڕۆمان لە پێشچاو بێرە پێشاوی خۆت هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بکردایە حەجمی تەزویر ڕەنگە زۆر زیاتر بووایە یەکێتی و پارتی کاندیدی هاوبەشیانە بوو سەرۆک کۆمار و سەرۆکی حکومەت و هەرێم و دان و بەردی هەم وڵاتە ڕەنگە بەش کرا نەفەسێ نەمایەتەوە سیستەمە سەرۆکایەتیەکەش بە تەواوەتیە چەسپا ئێستا ئێمە ئەوانە هیچی ڕووی نەدا سەبرمان کرد
ئەوە سیستەمە پەرلەمانیەکە و سەرۆکی هەرێم لە ڕابردووە کە ئێمە و برایانی کۆمەڵ و خەڵکی تر مەشروعیمان بۆ پێشکەش کردووە بەشێکیمان بڕیوە بەشەکەی تریشی ماوە هەوڵە دەین بە لێک تێگەشتن و ئەو دۆخە ئەوەکەی تریشی بڕی. بەڵێ بەس کاگالیانی بە دیاریکراوی ئێستا سەرۆکی هەرێمی داهاتووەمان دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی پێشووی دەبێ ئایا بەتاوی ینی ئەوە بە خەڵدن کە سیستەمەکە کراوەتە پەرلەمانی چووکە من پەرلەمانتاری تریژ لێرە میوانم بوونە باز دەڵێت پەرلەمان ناتوانێت پرسیینەوە لە سەرۆکی نوێ هەرێم کە هەمان دەسەڵاتەکانی پێشوو سیستەمەکە نەگۆڕاوەتە من پێم وایە ئەوەی بەڵێ من پێم وایە هەر کەسێک کە پەرلەمانتار بێت یا ئەلفوبێ یاسا بزانێت قسەی واناکە جا لە واقعا خۆ لێپێچینەوە وەکو لێپرسینەوە لە چەند وەزیر کراوە لە وڵاتە لێپرچینەوە لە چەند سەرۆکی حکومەت کراوە لە وڵاتە من باسی قانونت بۆکەم لە قانونە هەرکێ لە پەرلەمان متمانە بدا بە هەرکێ دەنگ بدا بە هەرکێ مەسئولە ئەو کەسە لە بەردەمی پەرلەماندا ئەمە ئەلف و بێ ئیشەکەیە سەرەتای ئیشەکەیە بەڵام لە واقعا چەند سەرۆکی حکومەت هاتووەتە پەرلەمان بۆ لێپێچینەوە نەک بۆ گفتوگۆ چەند وەزیر هاتووە لێپێچینەوە و سەحبی سقەی لێ بکرێتەوە کورە چەند مدیر عام هاتووە ئێخۆ نابێ خەڵک چاواشەکەین دوای 4 ساڵەکە بڵێ نەموت سەرۆکی هەرێم نایەتە لێپێچینەوەی لێ ناکرێت لە پەرلەمانە ئەمە سەرۆکی حکومەت زۆری لێکرا 4 ساڵی ڕابردوو بۆ جێگری حکومەت زۆری لێکرا بۆ وەزیرەکان زۆریان لێکرا من باسی مەبادئ قانونەکەت بووەکەم با خەڵک بەلاڕێیان نەبرێت مەبادئ قانونەکە ئەوەیە هەرکێ لە بەردەم پەرلەمانە هەڵبژێردێت لە بەردەم پەرلەمانە مەسئولە مەسەن بۆ نمونە فایلی هێزە چەکدارەکانمان هەیە سەرۆک لای سەرۆکی حکومت بیا لای سەرۆکی هەرێم پێ مادەم هەردووکیان لە پەرلەمان هەڵبژێرد و متمانەیان پێ بدەن لای هەرکامیان بێت لە بەردەم پەرلەمانە مەسئولن. بەڵێ بەس وەکو دەسەڵاتەکان هەمان دەسەڵاتی پێشووی دەبێ سەرۆکی نوێی هەرێم یاخود دەسەڵاتی هیچ کەم بەڵێ هەمان دەسەڵاتێ بێت بەڵێ من پێم وتی پێشووتریش دوو دەسەڵاتەکانی ئەوترێت بەرپرسی دەسەڵاتی تەنفیزی و ئەوە بەڵام لە عەمەلیات دوو دەسەڵاتی زۆر گەورەیە فەرماندەی هێزە چەکدارەکان بەرپرسی عیلاقاتی خارجی ڕاستە مەرسوم بۆ دادگاکان دەرەکا بەرپرسی یەکەمی دەسەڵاتی جێبەجێکردن بەڵام عەمەلیەن ئەو دوو ئیشەیەکە بەڵێ و دەسەڵاتانەیە مێنێتەوە تا نووسینەوەی دەستور بە تەوافق خەڵک شتێکی تریانەوت کاک حەکیم ئەنوت گۆڕان ڕازی بۆ پارتی فێڵ لە گۆڕانەکە سەرۆکی هەرێم تەنیا بۆ ئەم 4 ساڵە لە پەرلەمان هەڵەبژێرێت دوای ئەوە پارتی ئەیخاتەوە ناو خەڵک لە کاتێکا ئێمە زۆر بەڕوونی وتومانە سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵدەبژێردرێت تا نووسینەوەی دەستور بە تەوافق لە هەموو لایەنەکان نەک تەنیا پارتی گۆڕان ئەگەر تەوافق نەکرا کاتە سەرۆکی هەرێم هەر لە پەرلەمانەوە هەڵەبژێرێت. باشە بەسکەی دەستور دەنووسرێتەوە وەڵا بێ لەم خولەی پەرلەمانە دەست بکرێت دەستی پێ بکرێت بەڵام کێ نووسرێتەوە ساڵی یەکەمە ساڵی دووەمە تهدید نەکراوە بەڵام ڕەنگە لەگەڵ ئەکتیڤ بوونەوەی چالاک بوونەوەی پەرلەمانە کار بکرێت بۆ ئەوەی لیژنەی دەستور پێک بێنرێت. باشە بەس کاک عەلی لەسەر سیستەمەکە دەمی پرسیارێکی تر دواتر چین سەر ڕێکەوتنەکە بەس ینی خەڵک دەڵێ ینی ئەو شەڕەی کە مەسەلەن گۆڕان کۆمەڵ یەک گرتوولانەکانی تر هەبیان لەسەر سیستەمێکی پەرلەمانی ینی تەناوە بوو کە سەرۆکی هەرێم بگۆڕدرێ بۆ نمونە تا نووسینەوەی دەستور لە بری لە ناو خەڵکە لە ناو پەرلەمان هەڵبژێت. وەڵا کاکە وەڵا کێشە بەخوا با خەڵک چاوەشە نەکەین وەڵڵاهی زۆربەی ئەو حیزبانە زۆربەی هەرە زۆریان ڕازی بوون بەوەی کاک مەسعود بمێنێتەوە کاتی خۆی بەمەرجێ ئەو ڕازی بێ لە پەرلەمانەوە هەڵبژێردێت با فێڵ لە خەڵک نەکرێت کەس خۆی نەکا بە پاڵەوە بەڵام بەڵێ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە پەرلەمان لای بزوتنەوەی گۆڕان و لای زۆربەی لە حیزبەکان هیوادارم ئێستا ڕازگۆیانە بیڵێن چکە ئەو کاتە هەموو مەحزەرەکانی دانیشتەکان هەیە 4 حیزبەکە لەگەڵ پارتیا لە 70 بۆ 80 مشکیلەکە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بوو لە پەرلەمان. باشە کێشە لەسەر دەسەڵاتەکان نەبوو کێشەش هەبوو لەسەر گفتوگۆش هەبوو لەسەر دەسەڵاتەکان کێشەش هەبوو لەگەڵ دەسەڵاتەکان بەڵام 70% زیاتری مشکیلەکە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بوو کە پارتیەویت ئامادەنیم سەرۆکی هەرێم بێت بە پەرلەمان. باشە کەواتە ئێمە لە دوای ئەوەی کە سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان حیزبەکان سەریکە کاکە حەکیم حیزبەکان دوو عەمودیان دروست کرده بوو بۆ دەسەڵاتەکان و بۆ شێوازی هەڵبژاردننی من هیوادارم ڕازگۆیانە بیڵێن
هەمویان بیڵن کۆمیان لێ بوو ئامادە بوون سەرۆکی هەرێم فەرماندەی هێزە چەکدارەکانی لا بمێنێت عیلاقاتی خارجی لا بمێنێت کە دوو دەسەڵاتە ئەساسیەکان بەمەرجێ ڕازی بن لە پەرلەمان هەڵبژێرێت پارتی ڕازینەوە. باشە بەس لەمە دوای کە سەرۆک لە ناو پەرلەمان هەڵدەبژێردرێ ینی تاو سیستەمەکە بڵێن سیستەمەکە بۆتە پەرلەمانی ئەزان چۆنە نسبیە کاکین نسبیە چاری پێشوش کە سەرۆک پیانوت نیمچە پەرلەمانی بەڵا ئەمە نسبیە من پێم وایە تا ڕادەیەکی باشتر یا زیاتر زۆرتر لە سیستەمی پەرلەمانی چییە ئەوەیە کە پەرلەمان بەرپرسە لەسەر هەموو دامەزراوەکان بەڵێ ئێستا پەرلەمان بەرپرسە لەسەر دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم بەرپرسە لە چاودێرە عەفوو لە دامەزراوەی سەرۆکایەتی حکوومەت هەم سەرۆکایەتی حکوومەت هەم سەرۆکایەتی هەرێم پەرلەمان متمانیان پێدا بەڵێ ئەمە سیستەمێکی پەرلەمانیە. باشە بەس وەکو ڕێکەوتنەکە چی بۆ خەڵکدایە ئێستا من هەندێک ڕخنم خوێندەوە ئایا ئەمە وایە کە بۆ نمونە سەقفی زەمانی تێدا نییە و مەسەلەن ڕستەی گشتین و ئەوانن بۆ یاخود ڕێکەوتنەکە بە شێوەیەکی گشتی بۆ خەڵک چی تێدایە؟ وەڵام من گوێم لە برایەکی بەڕێزیش بوو لە راپۆرتەکە من پێم سەیرە هەندێک خەڵک قسەیەکە جارێ پێم سەیرە جارێ ڕێککەوتنی سیاسی و بەرنامەی حکوومەت یەکەڵ بە یەک بکرێت سەقفی زەمەنی میکانیزمی جێبەجێکردن ئەوە لە بەرنامەی حکوومەتە دانرێ و لەسەری ڕێککەوتین لە ڕێککەوتنەکە زۆر بەڕوونی هاتووە هەڵێ لە بەرنامەی کابینەوە زاریەکە سەقفی زەمەنی و سێکتەر و متمانە پێدان لە پەرلەمان هەیە تێکەڵ کراوە لە ڕێککەوتنی سیاسی دوو حزبە هەندێ و میکانیزم و ڕێوشون وردەکاری بۆ حکومەت داناندێ ئەو بە ڕێزانە بێ ورتر بیخوێندنەوە بەڵام بەڵێ لەو بەرنامەی کە بێ بە بەرنامەی کابینەی حکوومەت هەموو ئەو بابەتانەی کە تیا بۆ نمونە لە مانگی یەکەمی حکوومەتە یاخود لە سەرەتای حکوومەتە قانونی ئیسلاح تێپەڕێنرێ کە ئەو هەموو زوڵم و زۆرەی لە موچەتە بە دەیان هەزار کەس بە ناقانونی مەعاشی زۆر گەورە وەرەگرن بەڵام زیاتر لە 700,000 ئافرەتی بێهاوسەرمان هەیە کە 4 ساڵە بەناڕەوا 100,000یان هەبوو موچەکەیە کەمتریا زیاتر مەعاشەکەیان بڕاوە بەڵام ئەوەی بە ناقانون 4 ملیۆنی هەبوو ئەو هەروەریەگرت دایان خاڵی تریتە ئەوە لە ئەبینێتەوە بە عملی ئەوە تێپەڕێتەوە لە بەرنامەی حکوومەتە لە بەر ئیتفاقی دوو حزب خطوطی عامدا ئەندرێت خطوطی عامدا ئەندرێت ئیتفاقی دوو حزب جیاوازە لە بەرنامەی حکوومەت پێم سەیرە ئەو خەڵکەش بەو شێوەیە تێکەڵی بکات. باشە کەواتە لە کارنامەی حکوومەتە هەموو زەمەنی بۆ دانرێت ئەم ڕێکەوتنە لە هەموو بوارەکانە سەریکە کاکین ئێمە واقعین مەسەن من سەرتا بۆم باس کردی ئێمە لە ڕابردووە ئەوتومانە هێزێکی ئیسلاحین تەرکیزمان لەسەر ئیسلاح کردووە لە خانەنشین نایاسایی و بە درۆ بەناوی کەمەندامی سەنگەر و وەزیر نەبووە بە پلەی وەزیر و بندی و هەموو ئەمانە ئەمە لە اتفاقمان کردووە لە سەرەتاکانی حکوومەتە ئەمە تێپەڕێنرێ و جیاوازی زۆری موچەی خانەنشینی پلە باڵا و خەڵکی ئاسایی لە سەرەتاکانە تێپەڕێنرێ بەڵام لە سەقفی زەمەنیا خۆ نەوتراوە یاخود ناوترێ بشوترێ عەمەلی نییە لە 3 مانگە هێزە چەکدارەکان هەمووی ڕێکەخرێتەوە بەڵکو ئەوە پلانی بۆ دانرێت 3 مانگ یەکەم چیەکەی 6 مانگ یەکەم چیەکەی ساڵی یەکەم ڕەنگە لە 2 ساڵە بەشێکی بکرێت ڕەنگە لە 3 ساڵا بەشێکی بکرێت بەڵام بە دڵنیاییەوە بۆ جێبەجێبوونی ئیتیفاقەکەمان چ هەم پۆست و بەرکەوتەکان چ هەم بەرنامەکە بۆ زۆربەی هەرە زۆری ئەو برگانەی بە تایبەتی پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە پەیوەندی بە ئیسلاحەوە هەیە سەقفی زەمەنیە بێ ئەوە بە عەمەلیشە بێن. باشە ئەی پێشتر بەڕێز ئێوە زۆر تەکیدان لەسەر مەسەلەی بژێوی خەڵک دەکردەوە ڕێکەوتنەکە هیچی تێدا بۆ فەرمانبەران و بۆ نمونە بۆ پاشەکەوتی موچە کەی هەڵەوەشێتەوە بە دڵنیاییەوە باوەڕکە کاک حەکیم یەکێک لەو خاڵانەی کە لە یەکەم ڕێکەوتنەوە لە زۆربەی دانیشتنەکانە ئێمە قسەمان لەسەر کردووە گرفتی پاشەکەوتی موچە بووە ئەم پاشەکەوتە بێ حەل بکرێت بۆ ئەمەش کۆمەڵی ڕێوشێن و میکانیزم دانراوە جارێ چاوەڕێین بڕی فعلی ئەو پارە لە بەغاوە بێت لەم لاوە داهاتی نەو تەنزیم کرێتەوە داهاتی ناوخۆ تەنزیم کرێتەوە قانونی ئیسلاحەکە تێپەڕێ بڕێکی زۆری پارێگە ڕێنرێتەوە بە وڵات بە تەنزیمکردنی هەموو ئەمانە بە هەموو منطقێک
دامان ڕشتووە پێویستە پاشەکەوتی موچەلا ببرێت و بە بتوانایەکۆ ئیشی بووەکەین هەر پاشەکەوت نییە کاک حەکیم خۆ بێ بازاڕێکی زۆر لە بازارە بەشێکی پەیوەندی بە موچەوەیە بەشێکی پەیوەندی بە قۆرخکاریەوە هەیە ئێمە ئێستا لەمە دووە بۆ نمونە طبعا بە هاوکاری حکوومەت و هەموو لایەک ئەبێ وەزارەتی پیشەسازیمان وەرگرتووە هەرکێ پرۆژەی فعلی هەبێ بۆ معمەلە بێ احتیکار نەمێنێ و بتوانێت لەم وڵاتە کارگە دروستکە و ئێمە ئاسانکاری بۆکەین ئەو هەموو گەندەڵی و ڕاوڕوتەی لە بواری وەبەرهێنانە هەیە قۆڵی خەڵک بڕین خەڵک دەوڵەمەندکردن مەشروعی فاشل لە ڕێگەی دەستەی وەبەرهێنانەوە بمانەوە حل لەمە بکەین وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیمان وەرگرتووە ئەو هەموو غەدرەی لە خاوەن پێداویستی تایبەت ئەکرێ یان ئەو ئافرەتانەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی یا منداڵی بێدایک و باوک یان نەخۆشی درێژخان ئەمانەوەی دەورمان هەبێت لە چاکردنی ئەمانە کێشەی ڕێگاوبانەکە وەزارەتی ئاوادانکردنەوە بۆ پۆستەکانی تریش بێگومان هەموو ئەمە بۆ هەموو ئەمانە پلان و ڕوئیامان داڕشتووە و ئەمانەوێت بە هاوبەشی بە هەمانگەم گرفتانە حل بکرێت باشە بەسکەی گەندەڵی ئەم وڵاتی خواردووە گەندەڵی ئەم گەندەڵیە کاک حەکیم ئەم گەندەڵیە بەردەوام بێت یعنی دڵنیا بە کورسانە چێتە قەیرانێکی زۆر گەورە قوڵ ڕەنگە دەرچوون لێی زۆر ئەستەم بێت باشە بەس پاشەکەوتی موچە هیچ وادەیەک دیارە پاشەکەوتی موچە هەڵدەگیرێ ئێستا کاتیا تو لەگەڵ بە دڵنیاییەوە کاک حەکیم سەریکە بابەتەکان تاواکەریەکەن پارەکە لە بەغداوە بێت بە تهدید چکەی تایسە هیچ ڕقمێکی دقیقمان لا نییە چەندە لە بەغداوە داهاتی نەوتەکە بێ تەنزیم بکەینەوە قانونی ئیسلاحەکە تێپەڕێنین ئەمە کۆی ئەمە لێکە دەیتەوە بە تێپەڕانی قانونی ئیسلاح دوایەوە تەنفیز لە ماوەی 3 مانگا بێت تەنفیز بێ پێویستە لە 3 مانگ یەکەمی کابینێ حکوومەت ئەم پاشەکەوتی موچە هەڵگیرێت یعنی ئەمە ڕێکەوتنە وە نەک پاشەکەوتی موچە سەریکە کاک حەکیم بەم سێ هەنگاوی کەینم کرد ئێستا مەسەن بۆ نمونە سبەی ئەگەر لە بەغداوە هیچ پارەیە نەما هەموو معادلەکە گۆڕێوانە ئەو معادلەکە گۆڕێ ئێمە قسە لەسەر ئەو دۆخە ئاساییەکەی کە بەردەوام بێت ئەو 522 میلیۆنە بێت باشە قانونی ئیسلاحەکەش تێپەڕێنین بە دڵنیاییەوە پاشەکەوتی موچە بەم دوانە بەم دوانەی کە پێم وتی بەڵام مەسەن بۆ نمونە لە بەغدا بەیانی گرفتێ دروست بوو هینێ دروست بوو کێشەی نەوتەکەین بوو ئەمان گرفتێکی تر لێرەوە دروست بوو هەموو ئەمانە معادلەکانە گۆڕێت بۆیە پلان نەک ئەوەش ئێمە مەرحەلەی یەکەم بۆ پاشەکەوتی موچەش ئەوەی کە لە ڕابردووە پاشەکەوت کراوە پلانێکی باشمان داناوە و لە قانونی ئیسلاحەکەشانە ئەمە جێگیریکەین ئەوەیە هەر فەرمانبەرێک ژمارەیەکی حسابی بۆ بکرێتەوە کارتێکی پێ بدرێ یا چێکێکی بانقی بۆ بکرێت ئەو پارەی کە هەیەی لە یا بۆی جێگیر کرێت بۆی هەبێت مەرحەلەیەکە مەگەر نەتوانێت پاشەکەوتەکەشی بۆ بگەڕێنرێتەوە بۆ هەبێت کرێ ئاوی لێبا کرێ کارەبای لێ بدا زەریبەی لێدا ئیشوکاری حکوومەتی پێ بکات بۆ مەرحەلەی دووەمیش کە دۆخەکە بەرەو باشبوون ڕۆی بە تەدریجی ئەو بڕەپارەی بدرێتەوە بەڵێ دواتر ناوبڕێکمانەیە قسە لە سەرەوە دەکەین ئایا ڕێکەوتنی گۆران و پارتیەرەوەی کە بڵاو کراوەتەوە یاخود شتی دیکەشی تێدا دەگەڕێم وڵای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
جارێکی تر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕست کاک علی سەبارەت بە پێش ناوبڕەکە باس پرسیارەوەم کرد ئایا ڕێکەوتنەکەی بستنەوەی گۆڕان و پارتیەرەوەی کە بڵاو کراوەتی شتێکی شاراوەی تێدانیە ڕێکەوتنەکە کە بڵاو نەکرابێتەوە؟ ڕێکەوتنە سیاسیەکە هەر ئەمەیە کە بڵاو کراوەتەوە، بەڵام ئێمە بەشی دووەمی ئیشەکەمان ماوە کە نووسینەوەی بەرنامەی حکوومەتە کە ئەبێ بەرنامەی حکوومەت جیاواز لە ساڵەکانی ڕابردوو کاک حەکیم لە ساڵانی ڕابردووە چیەکرا؟ سەرۆکی حکوومەت خۆی لە شێوەی پەیامێکە ئاهات لە پەرلەمانەی خوێندەوە لەگەڵ دەنگدان بە کابینەکە بوو بە بەرنامەی حکوومەت. ئەم جارە ئێمە چیمان کردووە؟ ئەمانوێ لەگەڵ ئەو لایەنانەی تریش کە پێکەوە بەشداری حکوومەتەکەن بەرنامەی حکوومەت بنووسرێتەوە، پێشتر هەمومان بینوسینەوە، نەک سەرۆکی حکوومەت خۆی بەرنامەیە تەقدیم کە سێکتەر بێت. بۆ نمونە بۆ نەوت ئەمانوێت چی بکەین، چۆن بیکەین، کەی بیکەین، ئەی نووسینەوە. بۆ چاکسازی لە موچە و لە خەرجی و لە داهات چی بکەین، بۆ فلان چی بکەین، بۆ ڕێخستنەوەی هێزی چەکدار چی بکەین، بۆ کەرتی پەروەردە خوێنی باڵا میکانیزمەکان چین، سەقفە زەمەنیەکە چییە. بۆ یەکەمین جار متمانەی پێدرێواتە دەستی بۆ بەرزەکرێتەوە لە پەرلەمانە کە پێشتر بە هیچ شێوەیەک متمانە نەدراوە بە بەرنامەی حکوومەت. ئێمە وا قسەمان کردووە لەگەڵ بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان کە ئەم جارە ئەم هەنگاوەش ببڕین وردەکاریەکە ئەکەوێتە ناو ئەو بەرنامەیەوە، بەڵام وەکو ئیتیفاقی سیاسیەکە تەنیا ئەمەیە کە باس کرا. باشە، بەس زۆر قسە لەسەرەوە دەکەی زەمانەتی جێبەجێکردنی هەیە مەسەلەم ڕێکەوتنە بە تایبەتیوە کە مەسەلەن 4 ساڵی ڕابردوو لەگەڵ پارتی مەسەلە مێژوێکی باش نەبوو چ لە حکوومەت چ لە پەرلەمانە، یعنی زەمانەتێک هەیە بۆ جێبەجێکردنی؟ یعنی زەمانەتەکە چییە؟ تۆ کۆمەڵک ڕێوشێنت داناوە، کوتم بەرنامەکەت داناوە، ئیتفاقێکی سیاسی ئیمزا کردووە، لەو لاوە بەرنامەکە وەختی تایە و متمانەی پێدەی لە پەرلەمانە، یعنی ڕەنگە هەرەمەیەکرێت یعنی ئەبێت چیتر بکرێت مەسەلەن. باشە، قسەش لەسەرەوە هەبوو بۆچی مەسەلەن کەسی یەکەمی هەردوو لە ڕێکەوتنەکان واژۆ نەکردووە یاخود ئامادە نەبوونەوە کارێک کە بوو لەسەرم پرسە؟ وەڵی هیچ وەکارێکی دیاری کراو نییە، بەڵام بەڕێز مامۆستا جەلال جەوەرلای ئێمە سەرۆکی وەفدی دانووسانکاری گۆڕان بووە و هەم لە دانووسانەکانە ئێمە وەکو وەفدی دانووسانکار ینی سەلاحێتمان پێدراوە لایەن جواتەوە دانووسانکەین و لە نەتیجا ئەوەی کە ئێمە وەرمان گرتووە هەم وەکو بەرنامەکە لە سەیر ڕێکەوتین هەم وەکو بەرگەوتەکان جوات بە زۆرینەی دەنگپەسەندی کردووە، پاشان ئەو ئیمزای کە مامۆستا جەلال جەوەر کردی ئیمزای خۆی نییە، ئیمزای ڕێخەری گشتی نییە، ئیمزای هەموو گۆڕانە کە عیبارەتە لە جواتی نیشتیمانی واتە ئیمزای ڕێخەر و مامۆستا جەلال و فراکسیۆن و جوات و هەمومانە. باشە، بەس زودنەوەی گۆڕانی چاڵوێستێکی دەبێت مەسەلەن گەر جێبەجێ نەکرێم ڕێکەوتنە؟ بەدڵنیاییەوە ئێمە بەخۆشیانمان وتووە، ڕەنگە جار یەکەم دوو کەس کە خلافەکەوێتە بینیان دوو بە دوو باسیکەن و دواتر لە پەرلەمانە باسیەکەن و لە میدیا باسیەکەن. ئێمە جگە لە ئیسلاح جگە لە باشکردنی ئەم دۆخە لە حکومڕانی هیچ هۆکارێکی ترمان نییە بۆ بەشداریکردن لەم حکوومەتە، شانە دەینە بەر مەسئولیەت و ئەمانەوێ ئەم دۆخە چاک بکەین، ئەگەر نا بزانین ئێمە چاکسازی ناکرێت بە شکلین لەم حکوومەتە. خۆ حکوومەت یعنی وەکو تاپۆ نەکراوە لە سەرمانیان نەبەسراوینەتەوە بە حکوومەتەوە تا مردن، بەڵام ئێمە بە ئومێد و ئەمەلەوە بە متمانەوە دەستمان داوەتە بەر مەسئولیەت و ئەوەندەی لە لای ئێمەیە ڕێز لە ئیتفاقیەکانی خۆمان نەگرین، ڕێز لە ئیمزاکان نەگرین و کار بۆ پاراستنیەکەین و هیوامان وایە لایەنی بەرامبەریش بەم شێوەیە بێ کە تا ئێستا ئەوانیش ئاماژەکانیان بەو شێوە بۆ ئەوانیش مولتەزیمن بۆ ئیتفاقی کامان. زۆر باشە، بەس کاگالی جۆرێک لە نیگەرانی هەست پێ دەکرێت لایەن یەکێتی دوای ئیمزاکردنی ئەم ڕێکەوتنە لەنێوانی ئەوە پارتیە، ئایا ئەم ڕێکەوتنە هیچ لەسەر حیسابی جلایەنێکە کێوە کردوتانە لەگەڵ پارتی؟ بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی باش ناکات چکە خۆیان باشە زانن کە لە ئەخیر دانیشتنی ئێمە داوامان کردووە زەمینە خۆش بکرێت، ئامادەکاری بکرێت بۆ گفتوگۆ لەگەڵ یەکێتی وە پێکەوەشان بدرێ بەمە بە پێچەوانەوە خۆ یەکێتی نیشتیمانی لە کۆبوونەوەی
کە 5 دانیشتەکەی هین کرد هیچ پرسێکی بە بزوتنەوەی گۆڕان نەکرد. بەڵام ئێمە هەست بە مەسئولیەتەکەین لە پارێزگای سلێمانی لەگەڵ یەکێتیا پێکەوەین و ئێستا قەراری عەقڵانی قەراری ژیرانە ئەوەیە یەکێتی و گۆڕان ئەگەر یەکێتی ئامادەیە ئێمە ئیتیفاقیەکی 25 خاڵەمان هەیە. اتفاقیەکە بەشی هەرە زۆری پەیوەندی بە حکومڕانی و ژیانی خەڵکەوە هەیە. فەرموو با لوتف بفەرمونون ئێمە لە بەیانی و ئامادەین 3 لایەنە 4 لایەنە لە نووسینەوەی بەرنامەی حکوومەتەکە ئەو خاڵانەی کە پەیوەندی بە نامەرکەزیەتەوە هەیە، ئەوەی پەیوەندی بە شەفافێتی نەوتەوە هەیە، ئەوەی پەیوەندی بە گوزەرانی خەڵکەوە هەیە، ئەوەی پەیوەستنی بە ڕێخستنی هێزی چەکدارەوە هەیە. فەرموو ئامادەین با پێکەوەشان بدەین بەر مەسئولیەت بیکەینە بەرنامەی حکوومەت و لە حکوومەتیش کار بۆ جێبەجێکردنیکەینەوە. من لێرەوە ڕایگەێنم ئێمە بەیانی ئامادەین بۆ کۆبوونەوەی 3 قۆڵی یا 4 قۆڵی لەسەر نووسینەوەی بەرنامەی حکوومەت. یعنی ئامادەنە و ڕێکەوتنە شکاڵتان پەساردە بوو کارای بکەنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی؟ ئەو ڕێکەوتنەمان هەڵپەساردووە. من ئەڵێم ئامادەین ئەو خاڵانەی لەو ڕێکەوتنا هەیە پەیوەندی بە بژێوی و ژیانی خەڵکەوە هەیە ڕۆحی خاڵەکان بکەین بە بەرنامەی حکوومەت و پێوەر و میکانیزمیش بۆ جێبەجێکردنی دانین و لە پەرلەمانیش پەسەند کرێ کە من پێم وایە ئەمە باشترە. اینەکە چکە ئەوە اتفاقیەکی حزبیە التیزامی قانونی پتیان نییە. من ئەڵێم با ڕۆحەکەی بێنین بیکەین بە بەرنامەی حکوومەت و التیزامی قانونی تیا بێ مەسەن بکرێت لە پەرلەمان. باشە بەس تازە درەنگ نییە بۆ پرسە بۆچی پێشتر لەگەڵ یەکێتی یا مەسەڵەی اینجا ڕاوێژێک نەبوو بۆ مەسەلەی پێکەنانی حکوومەت؟ هیچ درەنگ نییە. خۆ تا ئێستا هیچ یەکێتی زەمینەی ئەمەی خۆش نەکرد. کاکێ من نامەوێت بگەمەوە چکە ئێمە ڕابردوویەکی تاڵمان لەگەڵ یەکێتی هەیە، ڕابردووی تاڵیشمان لەگەڵ پارتی هەیە، بەڵام سیاست لە ئێمە بەڕق و چینە نییە، سیاست بە بوغز نییە، بەرژەوەندی خەڵک، چارەسەرکردنی قەیرانەکانی خەڵکی کوردستان مانوو بوو لە بێکارەبایی، بێموچەی، بێنانی، بێکەسابەتی، بێ شەقامی، بێ خزمەتگوزاری. ئێمە مانوێم گرفتانە چارەسەرکەین، نەک خەریکی شەڕی لاکۆڵان و خەریکی کۆمەڵێک شت بین. ئێمە ناڕەحەتیمان بینیوە 4000 کەس بەدەم ئاسانە نان بڕاو بکرێت. 4000 عائیلەی تۆ من ڕۆژانە 100 کەس و 10 کەس هات ئەویت لەسەر گۆڕان نان بڕاو کرام و ئەوە هەر بەرگەمان گرت. لە هەموو هەڵبژاردنێکات تەزوینمان لێکرا هەر بەرگەمان گرت. ئیتفاقەیەکی زۆر باشی 25 خاڵیمان هەبوو هیچی جێبەجێ نەکرا هەر بەرگەمان گرت. تەقەمان لێکرا، هەڵکوترانە سەرمان، هەڕەشە کرا، گرە و لەسەر نەمانی بزوتنەوەی گۆڕان کرا، هەر بەرگەمان گرت. ئێسش دەستی دۆشتایەتیمان درێژە، یەک نیە ئەستیحقاقی پۆستی محافەزەی سلێمانیمان هەیە پێمان نەدراوە، بەڵام سەرباری هەموو ئەوانە لای ئێمە قابلی حەلن. ئێمە چۆن لەگەڵ پارتی ئەتوانین دانیشین، لەگەڵ یەکێتیش ئەتوانین دانیشین و ئەشتوانین ڕێکەوین، ئەشتوانین باشتر پارێزگای سلێمانی بەڕێوەبەرین و کێشەکانیشمان چارەسەرکەین. باشە بەس نیگەرانێکی یەکێتی پێتان وایە لە جێی خۆی دانیە مەسەڵەن جۆرێک لە نیگەرانی هەیە کەم ڕێکەوتنەکراوە؟ لە چیە لە چی ئێمە مەسەن یەک کاکە حەکیم یەک غەدرمان پێ بڵێ ئێمە لە یەکێتیمان کرد بێ، یەک ئیتفاقیەکمان هەیە ئێمە جێبەجێمان نەکرد بێ، وعدێکمان پێدا و نەمان بردبێتە سەر. یعنی بۆ چ ڕەبتی بە پۆستی ئەوانوێ؟ من داوای پۆستی ئەوم نەکردووە، داوای پۆستی خۆم کردووە. چۆن کۆمەڵی ئیسلامی حەقی خۆیەتی بێ داوای پۆستی خۆی بکات. یعنی ئەگەر یەکێتی لەگەڵ پارتیا دەدانیشتن و دەکۆبوونەوە بکار ڕەوایە، بەڵام من ڕێبکەوم یەک خاڵی ئەو ئیتفاقی سیاسی کە ئەعلان کراوە چی حزبی تێ هەمووی بەرژەوەندی خەڵکی کوردستانی تێ ناڕەوایە، بەڵام ئەو لەسەر پۆستێکی حزبی 100 ناکۆکی دروستکە ڕەوایە، بەڵام من لەسەر حەقی خۆم ناڕەوام. بەڕاستی ئەمە کارێکی باش نییە. باشە بەس سەبارەت بۆی کە هیچ مەترسێک نییە یەکێتی مەسەن لێرە ئەو ڕێکەوتنەی کە ئێوە هەیبوو بۆ مەسەلی پێکەنانی حکوومەتی خۆجەیی لە سلێمانی لە هەڵەبجە لە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان هەڵبوەشێتەوە؟ چۆن نەڵەوەشێتەوە ڕێکەوتن؟ بەشی زۆری خاڵەکان هەر جێبەجێ نەکراوە. یعنی چی جێبەجێ نەکراوە بەشی زۆری؟ یعنی ئەگەر هێزی چەکدارە باخە قابل هێزی چێکێتی یعنی خێزی چەکدار ببا محافظ دەستگیرکە شتی وا قەتڕوونات. ناکۆکیەکان نەگەشتون بەوە و ئێمە محاولەیەکی جددیمان هەیە، چکە کۆمەڵە بەرکەوتەی تریشمان هەیە و ئەبێ یەکێتی گۆڕانیش دانیشن و ئەبێ لێک تێگەشتنیان هەبێ خوێن نەڕژاوە لە بینی ئێمە و یەکێتی ناکۆکی سیاسیمانە بووە، مەرحەلەی ناخۆشە بووە، بەڵام من دڵنیام
ئەو گرفتانش حەلە بێن و پێکەوەش لە حکوومەت هێرێم شانە دەینە بەرمەسئولیت. بەڵێ ینی دوایم ڕێکەوتنە پەیوەندی هەبووە لە نێوان سەرکردەکانیەوە یەکێتی؟ من نازانم. باش زۆر باشە بەس سەبارەت بە پۆستەکان بە دیاریکراوی بزوتنەوەی گۆڕان لە سەداسەنی پۆستەکانی بەردەکەوی یاخو گرنگترین ئەو پۆستانی کە بزوتنەوەی گۆڕان وەری دەگرێت چین؟ بەڵێ پێم وایە لە ئەعلامیش باس کراوە ئێمە یاری دەدەری سەرۆکی حکوومەت یان پلەکەی جێگری حکوومەت یا جێگری حکوومەت هێشتا ناوەکەی وابزانام دەقیقەن دیاری نەکراوە بەڵام پلەکەی ئەندامی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە بۆ کاروباری ئیسلاح جێگری سەرۆکی هێرێمانە بێ کە ئاوکات جێگری فەرماندەی هێزە چەکدارەکانە بێتەوە وەکو نوکتەشی لێ بێ ڕەنگە هەندێک برادەرەویت ئێستا بۆیە گۆڕان زۆر باسی دەسڵاتەکانی سەرۆکی هێرێم ناکات چکە خۆی جێگرەکەی هەیە جێگرەکەش دەسڵاتێ بێت ئێمە وەزیری داراییمانە بێت وەزیری پیشەسازی و بازرگانی وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەزیری ئاوەدانکردنەوە دەستەی وەبەرهێنان دەستەیەکی تریش سێ بریکارمانە بێت پێم وایە بە ئەندازەی لە ساڵ 12 کە نزیکەی 48 مدیر عام و ڕاوێژکارەکە لەگەڵ دوو نوێنەراتی لە دەرەوەی وڵات پێم وایە بەشێکی سەرەکی پۆستەکان بووکە بووم باس باشە بەس وتت باسی جێگری سەرۆکی هێرێم بە دیاریکراویەوە داوای دەسەڵاتی زیاترتان کردو یاخود قسە لەسەرەوەش هێزی چەکدار دووزەکە بزنەوەی گۆڕان لەمەوەدا کە بێتە جێگری سەرۆکی مەسەلەن فەرماندەی هێزە چەکدارەکە؟ ئێمەمانەوە هێزی چەکدار ڕێک بخەینەوە نامانەوێنەوە هێزی نەوە دروستکەین. باش بەس داوای زیاترین دەسەڵاتەکانتان کردووە ینی هەفتا هەیە ئێمەش بچین نەوە دروستکەین. بەڵێ خواگەر سەرۆکی هێرێم دەسڵاتی هەبێ بێ جێگرەکەشی دەسڵاتی هەبێت چۆن؟ باشە بەس بۆ وەزیری دارایی ناوی بەڕێزت دەهێنرێت بی بە وەزیری دارایی شتیوا لە ئارادا هەیە؟ وڵی کاکە هیوادارم کەس ناوی من نێنێ من چونکە من کە چوومە دەنگدانەوە وعدم بە خەڵکدا لە کاتی حەملاوتم لە پەرلەمانە مێنمەوە و هەم وەکو گۆڕانخواز هەم وەکو کەسێک کە مولتەزیمی دینی مێ وعد لای ئێمە بەهای زۆر زۆرە وەکو ئینسان بە دڵنیاییەوە من حەزم لە وەرگرتنی هیچ پۆستێک نییە پڕ بەدڵ حەزم لە ئیشی پەرلەمانتاریە بە تایبەتی لە لیژنەی دارایی و نەوت هەموو تەمەنا و هیوایەت و خولیام ئەوەیە لەم خولەی پەرلەمانە دەورێکی باشم هەبێت یاخود دەورێکی باشمان هەبێت پێکەوە هەمووەکو فراکسیۆنی گۆڕان هەمووکو ێزانەی کە ئەتوانین پێکەوە کار بکەین بۆ ئیسلاح بە دڵنیاییەوە من تەمۆحی وەرگرتنی هیچ پۆستێکی حکوومم نییە ئەمەشی کە لە ڕابردووە من کردومە ڕەنگە تەنیا لە خەمی ئەوا بێ بەدی دوو تێڕوانینی خۆم ڕەنگە منیش غەڵەت بم پێم وایە ئەتوانین بەم ڕێگا گۆڕان خزمەتی گەورە بکە لە بواری ئیسلاح لە وڵاتە هەر ئەمەش ڕەنگە هەوێنی ئەوە بووە کە ئێمەمانان کارمان کردووە بە سنگ و قورسایی و بەرنامەوە گۆڕان بەشداری حکوومەتکە. بەڵێ بەس داوات لێ نەکراوە لایەن بزوتنەوەی گۆڕانەوە خۆت بۆ پۆستە؟ قوربانجان تا ئێستا ئەو ناوانەی سەریکە باوا بڵێم تا ئێستا ئەو ناوانەی بۆ پۆست دێت هیچی دروست نییە ئێمە لیژنەی پێویستی بۆ دروستەکرێت و ئەو کاتە بە میکانیزم و ڕێوشۆنی خۆی هەموو کاندیدەکان یەکلاکەینەوە. باشە لە کاتی ڕێکلام بۆ بەرنامەکە کۆمەڵێک کۆمنتاتە و باز لەوە دەکرا لەمە دووە ئاشتی ئەورامی هاوڵاتی کۆمنتی نووسی بوو خەنی دەبێت لەبەرەوەی کاگعالی بێدەنگ دەبێت یاخو باز دەکە پێشتر کاگالی باسی لەوە دەکرێت کە مەسەلەن باز دەکە کە وڵای کاکە حەسازی مەسەلەن ناکرێت هەڵوێستی چۆن دەبێت کاکە حەکیم ئەوەی لە ڕابردووە وتومە ئێسەی شەڵێمەوە گەندەڵی مۆخ و ئێسکی وڵاتی قەیم کردووە بەرپرسی یەکەم پارتی وێکێتین ئەوەی لە دۆسەی نەوتا گرفتی دروست کرد ئەم وەزیری سامانە سروشتیانە بوو چکە لە 2010 لەمەیە ئەوەی لە گەندەسەر گەندەڵی وتومە ئێسە شەیڵێم و لەم کابینە شائیڵێم و بە دوواداچوونی شەکەم و چاوپۆشی لە گەندەڵی 1 دیناری وەزیرێکی گۆڕانیش ناکەم نەکێکێتی و پارتی 1 دیناریش چاوپۆشی لێ ناکەم پرسیاریش ئاراستەیەکەم دۆسێشە دەمەد نەزاهە بەڵام ئێستا ئەگەر ئێمە ڕێککەوین لەسەر بەرنمەیەک ئەم دۆخە چاکەین باشە یاخراپە ئێمە محاولەیەکی تر بکەین بۆ چارەسەرکردنی گرفتی خەڵک و موچەی خەڵک باشە یاخراپە لە پاڕ ئەوە ڕۆ لە ڕێقابیەکەی خۆشمان بجێڕین ئێمە بە دوای پۆست و پارەوە بووینایە لە ڕابردووە عەرزی گەورە هەبووە ئێمە مەبادی خۆمان بە هیچ ناگۆڕینەوە بە هیچ نافرۆشین ئێستا 4 ساڵی تر 8 ساڵی تر 10 ساڵی تر
ئەمە دەرەکەوێت من یەک دێڕی کتێبێکی نەوشیوان مستەفا بە هەموو سەرۆتی پارتی وێکێتی ناگۆڕ. باشە بێدەنگیش نابی لەمە دووە هەمانەوە ڕێکخانەیە بوو مەسەلە سەر بەسایەتی مەسەلەی نەوت و مەسەلەن گەندەڵەکان بەردەوام دەبی وایە بە دڵنیاییەوە چاوپۆشی لە دزین دینارێکی کەس ناکەم. باشە کاتمە زۆر یەکەم جار لە وەزیری گۆڕان ئەو جاگەر کۆمەڵ بێ دوای گۆڕان کۆمەڵ ئاوا بە تەسەلسولکێ لە خۆم نزیکە لەوە دەسی پێەکەم. باشە بەس ئێستا لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بە کورتی پەیوەندەکانتان چۆنە هیچ نیگەرانیەک نییە لە نێوانێ و کۆمەڵە؟ وەڵا برایانی کۆمەڵە زانن ینی ئێمە چەند دۆستانە چەند بەهەڵوێستانە لەم دوو سێ مانگا محاولەمان لەگەڵا کردوون کارمان لەگەڵا کردوون هەرچیمان کردبێ بە ڕاوێژ و هاوکاری و هەماهەنگی بێت و هیچ شتێک لە بینی ئەمە کۆمەڵی ئیسلامیان نیە جگە لە دۆستایەتی و ڕێز و خۆشەویستی و هاوکاری و هەماهەنگی. لەگەڵ کاکسۆرا عومەری شەمان هاوڕێتەکەی جارانتان دەمێنێت کە بەیەکەوە کارتان لەسەر دۆسیەی گەندەڵی دەکرد؟ بە دڵنیاییەوە ڕەنگە جاجا من نیگەران بم لە لێدوان و تەسیحەکانی بەخۆشی متووە لە هەندێشێت بەڵام ئەوەش تەبیعیە ئەوە شواریدە ئێمە دۆستی یەکین و هەم لەگەڵ کاکسۆران هەم لەگەڵ کۆمەڵ هەم لەگەڵ مامۆسا عەلی باپیر کە من خۆم پێشتریش پێم وتووە بە برایەکی گەورەی خۆم زانیوە بەردەوام. بەڵێ دوا پرسەرم هەوڵاتیان زۆر کۆمنتیان لەسەرەوە نووسی بوو لەمە دووە ئایا حاسیبەکەی کاعالی مەسلەی گەندەڵی و داتا و شت بڵاو دەکاتەوە لەمە دوایە خود بێدەنگ دەبێت؟ بە دڵنیاییەوە خەڵک من لە 2002 خەریکی ئەم ئیشەم لە دڵنیاییەوە خەڵک چۆنی من ناسیوە من هەروە ئەناسێ هیوادارم پەلە نەکەن حکم نەدەن بۆ ئەوەی دوای خۆیان گوناحبار دەبن ئایندە بڕیار لەسەر ئەوەیەدا کە ئێمە چین. بەڵێ زۆر سوپاس کاکعەلی حەمە ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.